خزمەکمان هەیە ژنەک و پیاوەکە لێک زیابوونەوە هەر کەس تۆنەوە ماڵ و عاڵی خۆی یعنی ژنەکە مێردی کردەوە و پیاوەکە ژنی هینایەوە دوو منداریان هەیە کچەک و کوڕەکە تەمەنیان 13 و 14 ئەوانە دەبێت مندارەکان لێ ناگەڕێن یعنی داپیری و مانی لێ ناگەڕێن مندارەکان بچنەوە کنداش یعنی دوو ساڵ دەبی مندارەکان داچیان نەبێتیە ساڵێک دوو ساڵ دەبێت داشان زۆر تەلەفۆن لەبوو خزمەکەمان بێ نێزیکە داشان تەلەفۆن لەبوو خێزانی من دەکات دەرێت و ئەو مندارەکان بینە بەس نیشاندا یعنی چەند جارەکە خێزانم درۆمان کردێ درۆمان کردێ مندارەکانمان هینایەتە کماری خۆمان بە فێری مۆتە خواردنە چی بە فێری خەیاتە چی بە فێری شتە چی بەدیتمان بەداشمان پیشاندایە لا حول ولا قوة إلا بالله. یعنی دۆ نمونە ئەو ڕۆیێوارێ بچینە سارێک دەبی ئەو مندارایی نەدیت بوو بەخوای بە فێری خەیاتی یعنی درۆمان کردیە لەگەڵ خێزانم هەتا مندارەکانمان هینایە بەرنامەکماندا ڕێشتێ مندارەکانمان بەتە کنداش تقریبا 2 ساعت لە کنداشی بوو یعنی زۆر گوناحبوونە لە دیت تاکەیان دیتیان دەکرد ئەو مندارانە داشیان چی دەکرد وڵی سەعاتێک لە دییانیان گریایما لا حول ولا قوة إلا بالله. مەقسەدم ئەوەیە گوتم ئەمە درۆمان کردی لەسەر ئەو شتێ گوناحبار نابین نابراکەمەوە ئێوە درۆ نییە قوربان گیان ئەوەی ئێوە ڕێخستنی ئەو لیقایەیە ئەو بەگەیشتنی ئەو دایک و مناڵانەیە والله لەوە مجریمتر نییە دایک و مناڵ باوک و مناڵ لە یەکتری بکات واللهی لەوە زاڵمتر باوەڕ کەسێک دایکی مناڵەکان لە دایکی بکات دایک لە مناڵەکانی بکات ئەوە گەورەترین زوڵمە نەیەڵی ئەم باوکە مناڵەکانی ببینی ئەم دایکە مناڵەکانی ببینی بابەگیان ئێوە خۆتان بە موسڵمان ئەزانن خوای گەورە لە قورئانە باسی جیابوونەوەی ژن و پیاوێکمان بووە کات ژن و پیاوێک کە جیا ئابنەوە بەڵام لە کۆتایی ئافەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم چاکەی یەکتری لە یاد مەکەن کورە تۆ ویژدانەتە بێ ئەو ژنە دەیەها جار خۆشی بەختۆ بەخشیوات سەتەها جار سەفرە و سیاحەت و گەڕانی لەگەڵ تۆیا کردووە تۆی دڵخۆش کردووە نانی داوە بە تۆ میوانی بە ڕوسپێتی بۆ تۆ بڕێ کردووە بابەت چۆنە بێم چاکانە لە یادکەی کێشەیە کاتۆتە پێشەوە تەلاقت داوە نە ژنە ئەبێ سەپڵە بێ نە پیاوە بێ سەپڵە بێت بە تایبەت بەرامبەر بە مناڵەکانی نابێ مناڵەکانی مەحرومکەی کاکە کورە کاکە ئەمە دنیایە ئەمە 52 ڕۆژێکە پێچی مێزەرێکە ئەبڕێتەوە بەڵام قیامەت زۆر سەختە زۆر سەختە ڕەنگە ئێسا بڵی مامۆستا ئاخر دایکیان زۆر خراپ بوو لەگەڵ منە کاکە لە کۆتاییە دایکی ئەو مناڵانەیە ڕەنگە بڵی باوکیان زۆر خراپ بوو لەگەڵ منە کاکە لە کۆتاییە باوکی ئەو مناڵانەیە بەداخەوە ئێوەش پاداش وەرەگرن خوای گەورە پاداشان باتەوە یا ڕەبی